لچینە بازارên cihanê berî çend bijîn çend rojekan evkarê min kardu Kemal behsê li pêşbîniyên zêrî kir. Niha şirvekarekê bazarê darayî û taybetî bazirganê zêrî nava stûdyoyê da li gel min e Hêva Osman bexêr bên. Spas. Kakî we wabzanim mangek pêş êsta bû ke miyanman bûn basî zêrman kir. Li wê gencekan me nasihat kir sîngilekan ewanê ke beniyazên jin bênin li êsta de zêr nekirin. Ewanê ke bi cû êmeşiya nekirdi bêt muşkilê aîliyan bû durust bûye. Li berî duayê ew بڵێن دوای ئەوە دابەزی یعنی بالضبط ئێستا زێر چی لێ دێت؟ طبعا ئەو بەرنامەی کە ئەو کاتە بە یەکەوە پێشکەشماکرد نرخی زێر ئاماژەمان بۆ داکڕینی لە ئێستاە ڕیسکی بەرزە شوێنەکەی گونجاو نییە لەبەرەوەی لە شوێنێکی بەرزایە و احتیمالی دابەزینی زۆرە هەروەش دەرچوو دابەزینی باشی کرد بەڵام ئێستا هەواڵی خۆشمان پێیە بۆیان ئێستا چی لێ دێت زیاتر ئێستا زێر هەرچەنە لەژێر فشاری دابەزی نابوو لەماوەیە بەڵام خەریکە کۆتایی بە دابەزینەکانیانی ئێستا لە ناوچەیەکی باشایە ئاماژی باشی یاوە بۆی دەستکا بە بەرزبوونی زۆر باش پێم خۆشە چارتەکە بێت و پێکەوە لەگەڵت بم چارتەکە بزانین زۆر باش شیکاریەکە چۆنە بێ سەبارەتەکە چۆنی دەبێت زۆر باش سەبارەت بە نرخی زێر ئەم ماوەیە لەژێر فشارێکی زۆری دابەزی نابوو وەکو لە چارتەکای بینی لە ئاستەکانی نزیکی 1990ەوە دەستی کرۆ بە دابەزین بۆ ئاستەکانی بەرگری 1932 لەم نرخەوە هێڵێکی بەرگری زۆر بەهێزمان هەیە نرخی زێر ئەتوانێت لێرەوە دووبارە دەستکاتەوە بە بەرزبوونی باش بە پاڵپشتی ئەم ناوچەیە ئامانجەکانیشمان بۆ هەر ئۆنسێکی زێر گەیشتنە بە 1970 دلار و دواتر بەشکانی 1970 دلار ئەتوانێت بەرز بێتەوە بەرەو ئاسەکانی 1990 دلار کاک محەممەد ئەبێ لێرە ئاگاداریەوەش بین ئەگەر بێت و نرخی زێر بێمە بەرامبەر باشترە فەرموو گەر بێت و نرخی زێر بۆ ماوەی ڕۆژێک یاخود زیاتر بتوانێت لە خوار ئاستی 1932 دلارەوە معاملە بکات ئەو بە تاکیدی دابەزینی زۆرەکات و ئامانجی گەیشت نەبێ بە 1960 دلار و دواتر بەرەو 1970 دلار ئەوەی بەنیازی زێرکردن کەواتە ئێستا کاتەکە گونجاوە زۆر گونجاوە بەڵام ئەگەر بتوانن کڕینەکە بە یەکجار نەکەن بە چەند جێگەیەک بیکە بۆ نمونە ئەوەی کە ئێوە ئێستا با بڵین 20 مسقال ئاڵتون بکڕێ ئێستا دە مسقالێک بکڕێ ئەگەر بەرز بۆ خێری خۆیەکە ئەگەر هات و گەیشتە ئاستەکانی 1900 دلار دووبارە بکڕێتەوانێ زۆر سەلامەت کەواتە لەگەڵ کڕینین کاتێک باسی کڕینی زێر دەکەی تو مەبەست بەتەنها ئەوانە نییە کە لە بازار دارەکان زێر دەکرن مەبەستمان بازرگانەکە مەبەستمان خەڵکەکە سینگلەکە زەڕەنگەرەکان بە تایبەتی کە بەردەوام چاوەڕێی ئاماژەکانی ئێمە پێمان وایە ئاڵتون ئەتوانێت دەستکا بە بەرزبوونی زۆر باش لە ناوچەکانی وەک دیاری ماکرۆ 1932 دلار و ئەگەر بێتە 1990 دلاری 1900 دلاریش بە هەمان شێوە کێشەی نییە بۆ بەرزبوون ئاراستەی بەرزبوونەوە پاڵپشتی لە ڕۆژانەیە ترێندێکی زۆر بەهێزمانەیە کە پاڵپشتی بەرزبوونەکە و ناوچێ 1932 زۆر بەهێزە یعنی لێوانە کڕینێکی زۆر کراوە لەلایەن بانکەکانەوە بۆی ئێستاش احتیمالی بەرزبوونی زیاترە زۆر باشە بێجگە لە زێر نەوتیش دەمانێت بزانین کە چی لێ دێتە بەڵێ ئەگەر بچینە سەر نرخی نەوت لە جیهاندا هاوکارم کاردو درۆژ پێشستا باسی لەوە کرد کە نرخی بنزین بە تایبەتی لە جیهانە هەمووی بەرز بووتەوە باسی هۆکارەکانش کرد بەڵام بەگشتی بە تایبەتی باسی نەوت کەم نەوت چ ئاراستەیەک دەگرێت نرخی نەوت بە بۆنی ئەوەی وڵاتانی ئۆپیک هەتاکو ئێستا نەیانتوانێت خواستی بازار دابینکەن هێشتاکو ئەو بەرهەمهێنانی کە لە نەوتا هەیەە هەرچەنە ئەو بەرهەمهێنانی لە نەوتا هەیەە هێشتا نەگەیشتۆتە ئەو ئاستی کە خواستی بازار لە جیهانە پڕ بکاتەوە بۆیە نرخی نەوت وەگە بینین لەم کاتەشا کە هێشتا لە فەسڵی گەرمای نەچینەتە زستانەوانێ معاملەکان یاخود ئۆتۆمبیلەکانیان ماڵەکان بەعام نەوت زۆر بەکار نایەنن یاخود پێگاتەکانی نەوت وەک بانزین و نەوتوانە گاز بەکار نایەنن بەوەش وەگە بینی نرخی نەوت ڕووی لە بەرزبوون کردووە بۆ لەبەرەوەی وڵاتانی بەرهەمهێنەری ئۆپیک نەیانتوانی وەخواستی بازار بە تەواوەتی دابین بکەن بەگەر بچینە سەر شێوازی تەکنیکاڵەکەی بە شێوازێکی گشتی ئەگەر بێت و نرخی نەوت لەسەر و ئاستەکانی 77.40 دلار بمێنێتەوە کە ئێستا لەسەر ئەو ئاستەوەیە پێمان وایە پاڵپشتی بەرداوام وەرەگرێت دووبارە بۆ گەڕانەوەی بۆ 80 دلار و 84 دلار و ئەگەر بکەینە زستانێکیش احتیمالی هەیە 100 دلاریش ببینینەوە یعنی لە چه ئەگەرێکدا دەتوانێت لەسەر 100 دلار بمێنێت ئەگەر وڵاتانی بەرهەمهێنەری نەوت بە تایبەتی ئۆپی کە گەورەترین بەرهەمهێنەرەکانی نەوتن وەک رووسیا و سعودیۆمانە دەست نەکەن بە بەرهەمهێنانی نەوت ئەگەرێکی چەند بێزە ئەگەرێکی زۆر بێزە لەبەرەوەی تۆ ئێستا ئێران لە ساحەکەیان نەماوە ئێران بەرهەمهێنانی نەوتی ئێران نەهاتوەتەوە ناو نەوتی عالەمی هێشتا حەساری لەسەر دەکرێت لە کۆتایی ئەم ساڵدایان نزیکتر نرخی نەوت یەک بەرمیل نەوتی برنت بگاتە 100 دلاری ئەگەر بێت و ئێران نێتەوە ناو ساحەکە و وڵات بۆ دوو مەرجە یەکەم ئێران نێتە ناو ساحەکە یعنی دووبارە نەوت نەنێرێتەوە بازار
وڵاتانی ئۆپیک ئاسی بەرهەمهێنانی نەوت زیاتر بەرز نەکەنەوە بە تاکید بەم ئاسە ڕای بگرن بۆ کۆتایی ئەم ساڵ لە مانگی 11 نرخی نەوت بە ئاسانی ئەتوانێت نەک 80 دلار و 84 دلار بەرکو بەرەو 100 دلاریش بڕات. زۆر باشە. کۆتا پرسیار ئەم بەرزبوونەوەی نرخی بڵێن نەوت کاریگەری لەسەر دلار و زێر دەبێتن؟ ئاخۆی بە شێوەیەکی گشتی ئەگەر بێت و نرخی نەوت بەرز بێتەوانێ مانای وایە هەڵاوسان بەرزە. بڵێ کاتێ تاکێکی ئەمریکی بانزینێک بە گرانترێک ڕێکەواتە هەڵاوسان بەرزە و بە تاکیدیش ئامانجی بانکی فیدرالی دابەزاننی ڕێژەی هەڵاوسانە بەڵام ئەگەر بێت و تۆ نرخی سوتەمەنیت بەرز ببێتەوە کەواتە هەڵاوسان بەرزە بێتەوە و ئاماژەیەکی باش نییە بۆ دۆلار. زۆر باشە. زۆر سپاس بەڕێز هیواسمان شارەزای بازاڕەدارەکان کە لەگەڵمان بوویت. زۆر سپاس بۆ بەڕێزیت. هەوڵاوریەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.